زۆر جار جێبیستی بەشێک لە گلەی هاوڵاتیان دەبین دەڵێن ئاومان نییە بەڵام ئەم جارە بە دوواداچوو لەسەر سەرپێچیەکانی هاوڵاتیان دەکەین کابزانین بۆچی ڕاکێشانی بۆڕی ئاوی ماڵان لە 1 بۆ 2 بۆ 3 زۆر جارن کە لەوەش زیاتر دەبێت ئەم تەجاوزە لەسەر سامانی گشتی بۆچی دەگەڕێتەوە هەڵمەتەکان بە چ شێوەیەک دەبن بڕیاری حکوومەت لە 21 دوازدەی ئەم ساڵ هەر کەسێک پێوەەر نەبەستێت 800,000 دینار ماگانە پارەی بۆ دێتەوە ئەم بڕیارە درێژ دەبێتەوە یاخود لە کاتی خۆی جێبەجێ دەبێت لەگەڵمان. لێرە تەجاوزە گاشکرا بووە با بزانێ ئەو جۆرە تەجاوزە چییەوە چەند بۆڕی تەجاوزەوە ئەوە ئەڵان لێرە دووە دووتان دیتەوە بەرێ لە کەی نێوە دەستان پێ کردووەوە ئێستاوە تقریبان نیم ساعتێک ساعت ماشەڵڵە ماشەڵڵە و ئەوە نازدارەوە ئاوی بیرە ینی فرازەوە ئەوە بیرە بیر و ئیفرازە بیر و ئیفراز هەردوو کات بیری ئیفراز ئەوە دوو خەت چەند ماڵی ڕۆییەوە ئەوە دەبی لە بۆ ئەو هەدیقانە چێبی لە بۆ ماران نەچێبی لە بۆ هەدیقانە بۆ هەدیقانێ فێرەشی گەورە بۆ ئێستا 1 ساعتی ئەوە عایدی حکومەتە پارەی لێوەرجەوە کەی دیش کابرا ئەو یەک حیساب دەکەی حساب ناکرێت دەیباتۆ مالێ باشە کاکی چاودێر چۆنی ماندوو نەبی پێم بڵێەوە چیە و تەجاوز زۆرە لێرە لێرە تقریبا لە کوڕانە چیەوە کە مەساحی زۆر کەمە باشە نزیکەی 20 تا 20 تجاوز کرایە بەس لەو کۆڵانی لە کۆڵانەی لەو کۆڵانەی بەڵێ کە پێشتر تەبلیغمان کردینە بەڵێ بەڵێ پێمان گوتینە کە خەتیکەن دوئاو بە هەموو نەوعشی ناقانونیە باشە بۆ حەدیقەیان بۆ ماڵە زۆربەیان زۆربەی هەرە زۆری لۆ حەدیقەیە کە ئەمن وەکو هۆکارێک دەیبینم کە خەڵکە ئەو زیادە ڕۆی دەکات زۆربەی لۆ حەدیقەیە هەشە یعنی دوو ئاوی ڕادەچێشی دوو ئێستا زۆربەی ماڵەکان فێربوونە دوو ئاوی ڕادەچێشی ئێستا ئەگەم لە حەزە بکەین ئێرە ئەوەیە بیرە ئاوی بیری ئەلێرەش ئەو خەتە تایبەتە بە ئیفرازی یعنی خەتی دەبن دوو خەتی دەبن کە پێویستیش نییە ناقانونیە لۆی ئەمە پێشەوەی تەبلیغمان کە قەتیکەن بەڕاستی هەیە کەم تەرخەما ئەوە هاتیینە قەتیکەین حتا یەک تەزاوجیش هەبی قەتی دەکەین. ساعت چەند ساعت ئاوت دێ شەو ڕۆژێک یعنی شەو ڕۆژێک ڕۆژێک ئەو ئیمەیە شەو ڕۆژێک لای خوارێ لایوانە کە پڕبی ئەو جلۆمە دەگەڕێتەوە ئەو جدێ ئەرێ بەخوای بەڵام لە پێشتر سێ خەتیان بردیە بردیتیان بە قورعانێ 3 سال ئاویە بە قورعان ئەشا تو بەس پێم بڵێ ئەو ینی ئەو ڕەوشتە چییە ئەمە تەجاوز بشوانم برا ینی ئەو قازاز بێ کاشی من ڕەوز داین کووە وەختی خۆی حەدیقانە مخرا دەکرا ڕەوز ئەوەیە بەگرێدەری هەمیان لا دەبێت تۆ لەگەڵ نامینێ نامینێ لۆ چییە ئەوە لۆ چیەوە سەوزاتیەوە ئەوە سەوزاتیە ئەوە سەوزاتی ئایم دەبە کاکە ئەو ئاوە دەبەکانی سەوزاتیەوە لای بەڕێزم ینی ئەوە سەوزاتی من ڕۆژ بە کاتم ڕەمەزان بوو ئیختارێ داش لەو کۆڵانیا ئەو حەدیقانە دەڵێ مامە ئاو نییە ئەمە چ بکەم ئەجلۆ بە ڕۆژ دەبی کاکە تو ئەجلۆ نوێژ دەکەی ئەمە چ بکەم ینی بڕینی ئاوی ماڵێک بۆ خۆت ئەوە گوناحە بەس ئێستا و هەڵمەتە دەبینی ئەو پۆلیسا ئەوە دەبینی برادەران هەر هەموو لێرن چۆنە دڵت خۆشە بەوە خۆشە حیاتە تەجاوز من ئاوم هەیە گیانەکەم ئەوە تا ئەو برادەر زانی جیرانی منە بەرامبەری من ئاوینەوە ئاوی خۆم لەدایە بە قورعان پارەشم لەدە لە باتی ئەومدا 4 ماڵان بەو خودایی خواتی تۆ دەڵێ سزاکان تون بکرێ من دەڵێم حەدیقە نەمینێ هەمومان مامۆس ئەم حەدیقە نەمینێ حەدیقەی من با تێکدا ئیمن تێکدا بە با ئیمن تێکدا با جەنابی محافزی لەگەر خۆی جەماعەتی بژێڕی گرێدەرێکی بینی هەمووی تێکدا چیە حەدیقەی چییە ئەو حەدیقەی چییە خەچێ لۆ ئای من دەخوا لۆ ئای ماران دەخوا دوو داری بچینە قەیناکە بەس حەدیقە لۆ چییە بای دوو ماری ئایدەوە مامۆستا خزمەتی بەرژەوەندی گشتی ناکەم نییەوە خزمەتی بەرژەوەندی گشتی دوو داری بچینە لۆ ژینگەی نەگوتێت تو بڕۆ حەدیقەیە بڕۆ قاسم ریشتینەوە بەخێوکە ئەو کابرایە بۆری ئاوی خاوینی ڕاست شیشا بەس سارە بێدانەوە ڕێ بوو ئاوی خاوینی بەرداوە سەرێ نەک سارە بەوێداری ئەوە ئەلەساڕەوانی وەڵە برام ئەو وایە مخالفات لێرە گەلە زۆرە ئەمە خەرچی ئێرەمە وەڵە 100 خەبەرماندایە ئاوی زۆریان بردووە وەڵای ئاوی هەیە 3 ئاوی بردیە 3 ئاو بەخوا هەدیقەی هەیە 3 ئاوی ڕاششایە پارەش نادە پارەی چ نزەخەچی لەبر قادر مەیدانە بە مخالفاتی ئەویتکە ئەوەی هاویشتە سەری ئیش ناکە بەس ئافرەتێک دێ بۆ ئەگە 3 ئاوڕانە چێشین 2 ئاوڕانە چێشین باشە نوە ئاخر بەوەی ئاوی نایە 3 ئاو کو دەبی ڕاششری ئاودنێ
یەک ئاوی ڕاشە بزان بەبێ مزرخە بە سەدەکەویاننا هەیە سێ ئاوی ڕاشە تەزاوزەشی زۆر لەو من یعنی بەدەستی خۆمان ماری خۆمان کاول دەکەین خەتایەکە لە خۆمان ئەرێ بخۆی ئەگەر بە عەدالەتی شتەکان بکەین و بە قانون بەخوای بکەین ئەمە چوومە شکایەتم کردێ لەوەی گوتم کاکەوە وەسعەتی ئەو هەیە دەرێ ئەمن لە بەلەدێمە کو دەبێ ئاوی خاوێن ڕاشێشە سزادە ئاو گۆڕ بەخۆ سۆندەم دیتێ بەخۆ سۆندەی ئاویم دیتێ یعنی زادەکە شتێک زادەکەی تێک دە نەکو سارە پێدا جادەیەکی بیستێ بەس خوا دەزانێت چەند پارە خرج کراوە تاوەکو ئەم جادەیە ئەم شەقامە گرینگە خزمەتی هاوڵاتیان بکە بەڵام لێرە کاکی هاوڵاتی بەداخەوە دوو بۆڕی لێک شوێن ڕاکێشاوە سەبەتشی کردیە بۆڕیەکەش دیارە ئەم بەڕێزە کە فەرمانبەرە ئەم بۆڕێ بۆ چ ڕاکێشاوە دەڕێ بۆ قازیان حوزی قازی حوزی قاز قاز بەخێو دەکات قاز بەخێو دەکات بۆڕیەکی تەجاوزی خاصی بەس لۆ قازی بردیە بەس پێشی تێکەدەن دەرێ خەتای حکوومەتیە حکوومەت چ بکە بە تەجاوزی ژۆی تەجاوز بردی سعاتشی پارەش نادە پارەش نادە سعاتشی نییە پێت گوتیە کاکە تەجاوز پێمان تەجاوز دەرێ کاکە ڕام چێشایە قەدی لە قەدیم و ڕام چێشایە دەرێ لە قەدیم لە قەدیم و ڕام چێشایە و ئەوەی خۆمانە زۆرە و تەجاوزە زۆرە بەس کاکەمەران وتە چاولێکەری وتە چاولێکەری شتەشکە ئەگەر ئەوانە نەبڕین هەمووی چاوی لێ دەکات خەڵکەی زۆر ئارێوەڵە خەڵکە زۆر چاولە و دەبرن ئێستا ئارێوەڵە هەمووی دەبرن ئینشاڵڵا کەمێک بەر لە ئێستا چەند ئافرەتێک ینی قسەیان لەگەڵ بەرپرسانی بەڕێبەراتی ئاو دەکرد لە هەولێر دەیان گوت ئاومان دوو بۆڕیمان هەیە بە حاڵ بەشمان دەکا مەی برن بەڵام لێرە ئەم هاوڵاتیە سۆندەکەیان ئەوە کردو دەناوە ئەوە ئاوی لەسەر دەڕۆی بەردەوام ئەوە چێوە ئەوەی بڕی ئەوەی کرد ئەوەی وەڵی نازم لەوانێ خەڵک ئەوەی کردبێ وژدانی جوڵا بێەوەی کردبێتنا پێشتر ئاو دەڕۆی پێشتر ئاو دەڕێەوە کراوە سۆندەکە بەرداواکە دیارە تەماشا تەڕاتەکە ئێستاش دیارە تەڕاتێکی ئێستا جارەوە تازە شتا کراوە ینی لەوانێ ینی ئاوەی زۆر لە وڵاتی مە بە فیرۆ دەڕۆ بەڵێ زۆرە لەو گەڕەکەی زۆر ئاو دەڕواتن زۆر ئاو دەڕۆن نەگەل لێرەکان سەر جۆگانە لە سەرەوەوانە بەبەردامای پێ دەخۆرن وەک دەبینندیان کارمەند خەریکی بڕینی بۆڕی تەجاوزن کە ئاوی ماڵان بە تەجاوز لەسەر تۆڕی گشتی ڕان کێشەوە پرسیاری گرنگ لێرەدا ئەوەیە ئەرێ ئەمە چارەسەرە بەم شێوەیە چارەسەر دەبێت کاچی برا ماندوو نەبی ئەوە خەریکی بڕینی ها ئەرێ وەڵا خەریکەوە بۆ ڕێزیادە ڕۆیانی ماندوو نابێت ڕۆژان کار لەماندی بوونە ڕۆژانە ئەوەی شیمەیە باشە چارەسەر چێ بەڕای تو ئەتو هەر حەفرەتێک مەترێکی قۆڵکە بڕۆ ئەوێن دەرێ کارمەند ئەو هەموو ماندووبوونە چێ دەیکاوە وڵی هەموو ئەمە دەی خەرجەکە لەسەر حکوومەت ئارێ وڵا خەرجیەکە و تێچۆکە و دەفەرمەوە حەفارە ئەو هەموو کرێکارە ئەو هەموو ماندی بوو دەوەرم ئەو سەبەیە کە دەشتێ دەبی دوایە شارەوانی بێ لەسەر زادەشتە لەسەر زادە ئەوە ئێستا ئەوە 1 2 3 ئەوە چار هەر لەناو ئەو چالە ئەوە چار بۆ ڕی زیادە ڕۆی لێە ئەوە لەناو ئەو چالە ئەوە پێنجی لێە لەوێن دەرێ دووسێکەچی دی لێە هەر پێدا بڕۆ هەر هەیە هەر هەیە بەس چارەسەرەکە چییە بەڕای تو بەم شێوەیە چارەسەردەمیان دەبێت ئیجرات ناوەڵی ئیجرا دەبیتون بکرێتن چ بکریانی بۆ نمونە یەکەم ئەو بۆچوونی کە ئەمن بۆ لۆی دەچم یەکەم ئەوە هەموو مالک کۆدی هەیە باشە کۆدی سعاتی هەیە دەچم لەسەر ئەو کۆدەی غرامەکە دایمە سەر ئەو کۆدەی ئەوی ئەو تەزاوزەی ڕاکێشایە ینی خەرجەکەش تێچووی بڕینی ئەو بۆڕیا زایدەن کولفە چریش دایمە سەری لۆی هەندە چریش تەمەشای ئەوەی کاکە ئەوە ئەگەر ملیۆنە کیلۆ هاتەوە بەخوای ئەجیرانەکەی چاولەوی دەکە نایبڕ لەژێر ئەم شەقامە و ئەو سەبەیە گەورە 5 خەت بۆڕی ئاوی ماڵان تەجاوزی لەسەر کراوە 1 2 3 4 5 دانە ئەو دارش کاک سەرکەوت بۆ پێی کە تۆ بەرپرسی تەجاوزەکانی چۆن دەکرێت خەڵکێک سەر پێچ بکە سزاکانیش وەک پێویست نەبێت کە خەڵکێک دەڵێ وەک پێویست نییە بالفعل وەک پێویست نییە لەبۆ ئەمە داوامان کردووە کە مەسەلەن پێت بژێت ینی غەرامە بکرێت غەرامەمان نییە لەبەرێن خەڵکەکە
دو خەتی ڕاکێشی سێ خەتی ڕادەکێشی زۆر جاریشێ ئەم هاوڵاتی مەسەن لی دەبڕین پاش فەرزی ڕادەکێشتەوە دیسان نیشان ڕادەکێشتەوە سزای هەر هەما زای نییە زمان ینی تۆ ئێستا وەکو بەرپرسی تەجاوز بەڵێ داوا دەکەی لە لانی پەیوەندیدار سزاکان تۆ پێش نیاستان چێ چ بکرێ باشە وڵا وەسڵ هەبیتن کە مەسەن پێ بژمێ پارەکە زیاد پارەکە زیادی غەرامە بکرێت زارە غەرامە بکرێ ئەو هاانە چۆن غەرامە ناکرێت خەڵکێک دەرێ پارەی زۆرم بۆ دێتەوە چۆ غەرامە نییە غەرامەمان نییە باشە زیاتر لەسەر ئیفرازە تەجاوزیان لەسەر بیری ماڵە لەسەر هەموو شەبکاتی هەموو زۆری ئەوجی کە تەزاوز دەکرێت ئیفرازشمانەیە هەندەزێ ئەوشمانێ بیریشمانێ باش ئەو ئەمەلیە بۆیەوە زەحمەت نییە زۆر زەحمەت ڕۆژانە ئیشی دیمان هەیە کاکفاخر ئەو مەسوولسیانە مەسەن جێدی شکایە ئەوان ڕدەگرین دێن تەزاوزان دەبێت یانیمانە دەکە لەسەر تەزاوزی دەری لۆ دەبڕن هێشتا گلەیشتانێت ینی خەڵک حەزی لە بەشێکیان حەزیان لە تەجاوز تەمان دۆزینەوەی بۆ ڕێەکانی تەجاوز زەحمەتە بەڵام هەندێک جاریش ئاشکرا دەبی وەکەوەی ئێستا ئەمە بۆڕیەک بۆم حەدیقەیە چووە لەولاتر بۆڕی ئەم جادەیە ئەم کۆڵانە هەتا سەری هەر ماڵێک دەبینی لەوانەیە یەک ماڵە ڕای نەچێشابێ هەر هەمووی تەجاوزی کردی حاجی ڕزگار بەرپرسی بیرەکانی هەولێری کێشەتانەیە لەگەڵ تەجاوز زۆر کێشەمانەیە تەجاوزێکی زۆر کرایە لەسەر تۆڕەکانمان یعنی لە بۆ هاوڵاتیان زەرمەند دەبن هاوڵاتیان بە دەرەجەیەک بێزگەلەوەی کە ئێمەش خەریک دەبین ئێمەشان هیلا کردووە لەگە خۆیان هیلاچیان کردوینە تەجاوزش زۆر کرا دەبینی جاری وایە ئێستا زۆربەی تەجاوزەکان بە شەو ڕادەکێشن شەوان ڕادەکێشن شەوان کە ئەو بۆریە دەکەنەوە سەری هەردەدەنەوە احتیمالە زەرەر لە بۆ ڕێیسەکە بدەن لە تەنیشتەکەی بدەن زۆربەی جاری ئێستا بۆری شکاوەکان لەوانە ڕووی دەدات من حەز دەکەم سەرنجان ڕابکێشم بەڕێزانم تەجاوزەکان چۆنە یعنی بەدەر لەوەی کە تەجاوز دەکەن ئەوە بۆڕیەکە باشەوە لێرکوانە سەبەیکی دیە ئەوە شەقامەکەی بزانە چۆن تێکی داوە بەشێک لە هاوڵاتیان بەداخەوە بەشێکیان ئەوەندە بێویژدانانە لەگەڵ سامانی گشتی لەگەڵ ئاو لەگەڵ کارەبا تەعامل دەکەن وەک بڵێ هیچ پارەیەک سرف نابی وەک بڵێ بە هەوا دێ بە ئاسانی بۆڕیەک دوو بۆڕی سێ بۆڕی ڕادەکێشێ پارە دەدا نەخێر ئێستا زۆربەی پیوەرشە نەبەستاوە ئێستا تەمیش دەبینی خانی دروست دەکری خانی کابرا دەچی دوو بۆ ڕادەچێش لەسە تۆر یەکەچیان لەسەر پیوەری لۆ دادەنێتن کە خانی دروستکردی پیوەر دا بدێ یەکیان بەبێ پیوەر دادەنێتن ئەوەی پیوەرەکە ئیژناک ئەو حالەتە زۆرە لە هەولی ئێستا ئەو خانی نوێیانە دروست دەکرێت زۆربەی حالەتەکان دوو بۆ ڕادەچێش سزایان چییە مانە سزایان چییە سزان پیوەر دەبەستن ئەوەی دەشارنەوە دەشارنەوە ئێوە ئیزرات دەکەن ئیزراتمان کردیە زۆر ئەمە تەجاوز ئەمە غەرامانێ ئێستاوە چەند مەسروب لە سەرنگۆیە چەند گرێدەر و شۆفەر و شت ئیش دەکا بۆی تەجاوز ئێستاشی تۆڕەکانمانی هەموو هینایەتی ئێرە یان لەوان لە زۆربەی گەڕەکان ئێستەمە چێشەمان هەیە بۆری شکار ناتوانین چای بکەین لەبەرەوەی ئێستا مەهاتین لەو تەجاوز سەر پێچان لەبڕین بڕیارێکی گرنگی وەزارەتی شارەوانی حکوومەت هێرێمی کوردستان هەیە بۆ لەمە و دووە ینی لە 21 دوازدەی ئەم مانگەوە هەر هاوڵاتیەک ئەگەر پێوەری ئاو لە ماڵەکەی نەبەستێ مانگانە 800,000 دیناری عراقی دەبێ بدات بە بەڕێوەبەراتیەکانی ئاو لە هەولێر سلێمانی دۆق هەموو شار و شارۆچکەکان دەڵێ بۆ خۆت حەز دەکەی قفل هەرمە بەستە گرنگ ئەوەیە تۆ پێوەرد نەبێ 800,000 لەسەر دەبێتە ماڵ واتە مانگانە حکومەت 800,000 دینار پارە وەردەگرێت ئیتر ئەمە بەرچاوڕوونیە لە ڕێی ئەم بەرنمەیەوە دەمەوێت بەرچاوڕوونی بدەن بە هاوڵاتیان ئاگادار بن نەڵێن وەڵا حکوومەت پارە وەرناگرێت بەخوا هەر لێتان وەردەگرێت لە کاتی تاپۆکردنی خانوەکەت فرۆشتن و کڕینەوە حکوومەت لێتان وەردەگرێت وای یاوانەیە زەردەش بەخێر بێت بەشەچی ئاوڕۆ زەردەش سەرسام لەگەڵمە بەڵێ تەواوە حەزمان لێ لە ڕێی بەرنامەکەی بەڕێستانەوە هاوڵاتیان ئاگادار بن دواوادەی درێژکردنەوە کە 21 دوازدەیە کە دوای چەند ڕۆژێکی تر ئەو دەرفەتە لە بۆ هاوڵاتیان نامینێ وەکو کرێی ئاو بۆ هەر مانگێک ئەژماری 800,000 دینار دەبی بۆ هەر هاوڵاتێک بۆیە پێمان باشە بە زووترین کات ئەو هاوڵاتیان نای کە پێوەری ئاویان نەبەستایە بێن پێوەرەکانیان ببەستی دوای گلەی لە ئێمە و لە کەس نەکەن بەڵێ لە دوای 21 مان بۆ نمونە ئێستا من پێوەری
ئەوم نەبەستاوە 22 مانگ دێم بڵێم کاک زەردەرز بەڵێ هەر مانگێک ئەژماری لەسەر ئەو هاوڵاتیە بە دەبەسترێت دواتر دەبەسترێتن بەڵام 80,000 پێشە خۆی هەمووی بە 80,000 بۆی ئەژمار دەکرێت چەند قەرزاوی بە 80 هەرچەند قەرزابی کە ئێستا کە دوای بڵین لە 1/9/2018ەوە بۆی بە 80,000 ئەژمار دەکرێتن بەڕێزانم تکایە ئاگادار بن ئەم بڕیارە بڕیارێکە کە بەڕاستی ئەگەر بێت و یعنی حتممە جێبەجێ دەکرێت هاوڵاتی تێیدا زەرمەند دەبێت 80,000 مانگانە دەبێت پارەی ئاو بدە باشە ئێمە کەمێک بەر لە ئێستا لەگەڵ برادەران لە هەڵمەتێکدا و سەبارەت بە تەجاوزەکان بینیمان تەجاوزی زۆر کراوە هەر ئەو گەڕەکانن یان لە زۆربەی گەڕەکەکان تەجاوز نا لە زۆربەی کۆڵانەکان گەڕەکەکان ئەو دیاردەیە سەرهەڵ دەدا جار بەجار ناچارتیمەکانی ئێمە دەچیتن ئەو شوێنانە ئەوی بۆڕێک دوو بۆری زیاتری هەیە لە بۆری خۆی ئیشتراکەکەی ئەو بۆریانە لیان دەبردرێتن تەنانەت لە گەڕەکەکانیش جیاوازی نییە لە گەڕک هەیە ڕاقیە مۆدرنە گۆڕێکی شەیە قەدیمیە بەڵام هاوشێوەی یەک لە هەردوو گەڕک وەکو یەک بێکسانی تەمەشا دەکرێت و ئاوەکەی زیادەکەی لێ دەبردرێتن و دەخرێتە بابەتی سزادان باشە سەبارەت بە قەرز پێم وایە ئەمە ژووری داهاتە ژووری ژمارە 16 لە سنووری هەولێر قەرزەکان زۆرە کەمەفەر و کاکسەر بە نزیکەی 150 میلیارد دینار هاوڵاتیان قەرزاری حکومەتن لە پێدانی پارەی ئاو بۆ بەڕێوەبەرایەتی کاک ڕێباز 150 میلیارد دینار 150 میلیارد دینار بە نزیکەیی بە پارەی بەشی حکومی و کۆمپانیا هاوڵاتیان قەرزی حکوومەتیان لە زیادی کردویان کەمی کردو بە حتممە بەرەو زیاتریش دەچێت سەبر نادە پارە چۆن کە پارە نەدە زیاد دەکاتن قەرزەکە هاوڵاتی بەشی چەند ئێستا بۆ نمونە خەڵکێک دەرێ وەڵڵا کاکە من پارە دەدەم خەڵکێکی دەرێ کامیان ڕێژەی پارەدار ئەوی پارە خۆی کاکەمەران هەموو کاتێک ڕێژی پارەدانەکان کەمترە لە پارەدانی چکە خەڵک کە پارە نادا قەرزش کۆ دەبێتەوە لە سەدا چەند خەڵک پارە بە تەقریبی لەوانێ 40 تا 45 پارە بداتن ئەوانی ترنان ئەوان تر پارە نادەن نادە ئیلا کابرا ئەگەر هاوڵاتی مامەڵەی لە هەبی یان ئەوەتە بڵێن کە ئیشی دەکەتە سەرخانیەکە زاتێکدانە فرۆشتنە ئەو وەختە بە مەزوری دەبێ پارە بدە ئەگەنا وەکو تر پارە نایە بۆ پارەدا کاک زەردەش من ترسێکم هەیە لەوەی ئەگەر بچینە بەشی پێوەەر ترسێکم هەیە لەوەی کە یعنی ئەم بڕیارە کە بچێتە بواری جێبەجێکرد من دڵنیە بەشی پێوەەر دەرەوە هاوینان ئەومان نایە هێستانە گوسمانە هەر نەگەر ئەمن هەمومان ئەومان نایە لە سناعی وڵامت چییە بۆ ئەم بەڕێزە دەرە لە سنا هاوینان ئەومان نییە بەڵام لە ستانان ئەومان بڵێ ئەو بەڕێزەکە باز دەکات لە سناعی پیشەسازی باکووری ئەوەی کە باسی دەکات کە دەگەینە وەرزی هاوین کە هاوڵاتیان وەکو ماڵەکان کە زۆرتر ئەو خواستیان لەسەر ئاو دەبیتن بۆ گەڕەکان زیاتر ئاو دابین دەکرێتن احتیمالە ڕۆژانی وان متەناوە بە کە ئەو بەڕێزە دەڵێن نییە متەناوە بە یعنی ئەمە بە دوو ڕۆژجارێک یان سێ ڕۆژجارێک ئاوەکان لە خەتەکانی شۆڕش ڕاکە هەیتمان لەوێ ئەقفالمان هەیە دەیگرینەوە ئاوەکە بگەرێتەوە بۆ زیانی بەوانە نەگەیاندوە ئەو تەجاوزانە نەک زیانی بە تەواوی سەرتاپای شاری هەولێر گەیاندووە ئەو خەڵکەی تەجاوزی کردووە دەست بە ئاو بگرێ و بۆڕی زێدە ڕۆ ببڕن متأكد بە ئەو ڕێژەی ئاوەی کە ئێمە لە شاری هەولێر ڕۆژانەت کە دابینی دەکەین لە هەر چوار وەرزدا 600,000 مەتر سێزا لە ڕۆژێک ئاو دابین دەکرێت بە زیادەوە لۆ هەولێر بەشەکە بەڵام ئەو زیادە ڕەویەی کە لە ئاو دەکرێتن و بەنەبەستنی تەوافە و بەنەبەستنی قفلێکی و هەروەها تەجاوزکردن ئەو هاوڵاتیە دەڵێ نەبەستراو بەڵێ لە دوکانەکان کێشەمان نییە بڵێ دوو ئاوی بردبێت بەڵام لە ماڵەکان دوو ئاو سێ ئاو هەیە لە زۆربەی گەڕەکەکان هەتا جیاوازیشینە لە بینی گەڕەکی زەنجینیان گەڕەکی فەقیر تەجاوز هەتا تەجاوزەکەیە لە لای ئێمەش بێک چاوەشایان دەکەین ئەوە ڕێژێکی تەواو بەرچاو ئاو زیاد سرف دەکاتن یاخود بڵێ حەقی هاوڵاتیەکەی تر دەخواتن کە برایەتی ئامۆزایەتیان دۆستیتی لە جیرانەکانی ئەوە یەک لە کێشەکانمانە. ئێرە ژووری پێوەرەکانە لەم ژوورەدا وەکو دەبینێن مراجعەتی زۆری هاوڵاتی لە هەمان کاتدا فەرمانبەرێکی بەرچاو دەبیندرێت کە خزمەتی هاوڵاتیان دەکا هەموو ئەمە پێوەر ئەم پێوەرانە شتێکی زۆر گرنگ هەیە بەر لەوەی گفتوگۆکە بکەم مەم حاجیشم لێرە بینی گلەیەکی ئێستا قسەی لەگەڵ دەکەم بارکۆد گرینگە بەڕێزانم بارکۆد هەر کەسێک پێوەەر دەبەستێ لە ماڵەوەی بۆ خۆی بەبێ ئاگاداری حکوومەت دواتر بارکۆدی نییە کرۆ پارەکەی لەسەر حساب دەکرێت دواتر دەبێتە کێشە ئاگادار بن
کاک زەردەش ئەم بارکۆدە گرینگە بەڵێ بەڵێ بابەتی بارکۆدەکە حەزم کرد ڕوونکردنەوە بودەمە هاوڵاتیان کە لە 2015ەوە دەستکرا بە بەستانی سەعات ئەو کاتی بارکۆدەکە تەوزیع نەکرابوو تا ئەوەی شەریکە دامەزرا و کۆدی تەوزیع کردووە زۆر لە هاوڵاتیەکان مەسەرەن بەبێ ئاگاداری بەڕێوەبەرایەتی ئێمە هەستاوە سەعاتی خۆی کڕی و بەستاتی دەڵێ سەعاتم بەستاوە بەڵێ 2 ساڵە سەعاتی بەستاوە بەڵام دڵێ غەرامەم لە هاتۆ بە 800,000 لەسەر من ئەژمار کرایە ئەو 800,000 بە حکمەوەی ناوی لە لای مە تەزیل نەکراوە کە پێویستە بارکۆدێکی هاوشێوەی ئەو بابەتە وەردەگری ئەو بارکۆدا لە لای مە مسەجلە ئەو هاوڵاتیە سەعاتی هەیە بە سەعات کاری لەسەر دەکرێتن بەوەی نییە کە ئەوەی نەبێتن دەبێت ئێستا سەردارمان بکە وەصلی سەعاتەکەی لاما بێ دەتوانانی سەردارمان بکە یاخود ئەو سەعاتە تیمیمە دەچی تەمەشای دەکە سەعاتەکان کۆدیان هەبووە ساڵی چەند داخل بووە بابەتەکە لامان مسەجلە ئەو سەعاتانە کە لە ڕێی کۆمپانیەکانەوە کە بە وکوڵی ئەپروف کراوە پێشەوەی بچی بەستی دەتوانین بۆی دیاریکەین ئەو ساڵانی کە ئەو سەعاتەی تێدا بەستاوە ئەو هاوڵاتیان ڕزگاریکەین لە بەڵێ ئەو کاتی دێتەوە بارکۆدەچی نوێی دەدەینێ تووشی غەرامەشی نایکەین بارکۆدت بەستاوە بام حاچیان ئەمە بۆ خۆم دایرە بۆی بەستوین بۆ خۆی دایرە بەستاوە ئەی چۆن هاتووە لێ بەستوێت ئەدی کێشە چییە 5,000 لێ وەرگتوین دوایە بڕێن ئەو مانگەی 20,000 ماندا مانجی دوای هاتەوە وتی 500,000 بۆ وتم برنجمان کردو کاکە چمان کردو 20,000 داوە دواتر دەرێ 500,000 مان قەرزار نەبووی ناوەڵە دوای چوومە دایرەی لە کەس نەزانی نادیان مێرە لێرە کوتیان هەر سەعاتەکەی بێنێ سەعاتەکەم هێنا پێش کڕۆنەی لەو ڕۆژانە هاتن تیان وەرە سەعاتەکەی بەرنەوە ئێستا شاتون ناوەکەی نابینینەوە سەعاتەکەی بەرینەوە ناوەکە نابینی ناوەڵە باشە تو گلەی تەبوو دەتگوت حەز دەکەم کۆمپانیای ئەمن پێمان خۆشە حکوومەت بۆ هۆی هەم مۆزەف هەیە پارێ وەرگێ دراوەتە کۆمپانیا بۆ قازان جێەوەی وەرگرتووە هەمووی سێ قات چوار قاتل لێ وەردەگرێت چۆن بەرێوەڵە برازاکەم 3 ملیۆنی نوی وات بووە جاکتم باشە خۆ بیرێکی سووری لێدا بە 3 ملیۆن باشە کاک زەدەش حالەتی ئەمانە مهندس ئەحمەدیشمان لەگەڵە کاک بەڕێز ئەحمەد کێشەی مام حاجی چۆن چارە سەر دەکەن دەڵێ 20,000 داوە دواتر لە کۆتادا دەرێ 500,000 قەرزار دەزانیت چۆنە ئەوە کە لە هەندێک جار سیستەمەکە کە ئەجەزمەتی لەوە دەکا برێن فلاتەکانی داخل دەکا پاشان خوێندنەوەکانی هەموو ڕێک دەخرێتەوە با بنێنەوەیە قەرزی کۆنە لە سەرتادا وەستەکەی لۆ سۆرانە هیدوو مانگ بووە بەس قەرزەکەی دا نەبووە بەس کە قەرزار مام حاجی من قەردار نەما هەمومان جێداومە ئەوەی کە لە کۆمپانیا وەسی بۆ لە هەوڵێکیان دەبات تەنها قەرزی دوای 2010 ینی هی پێش 2010 نیە هەر لە بەڕێوەبەرایەتیە ئەو قەرزانە ئەوەی کە تەحویلی کۆمپانیا بۆ لە 2010 پاشەی چەند پارەی لەسەر بیتن ئەوە لەسەر وەستەکەی بۆی دەچێت بەڵێ بەردەوام خەڵکی بەستی لە هەولێر لەسەرەوەی ینی ئێستا نزیک 1990 لە هەولێر پێوە بەستراوە ئەوانەی کە بارکۆدیان هەیە بەڵێ ینی ئەوەی کە ڕوپێوی بۆ کراوە و بارکۆدی بۆ لێ درراوە بە 90 بەسەرەوە پارەش دەدەن بڵێ پارەش دەدەن زۆری ئەو سەعاتە ئەمن وام زانیوە ئەسلی نییە ئەوە خۆ بە 5,000 کڕیەوە لە ئەڵمانیا لە ئەڵمانی ئەسلەکە بە 5 دۆلاری زۆر دەکرێت زەدەش معلوماتی ئێوە لە ناو هاوڵاتیانەوە زۆر باوە بڵێ بەنسبەت ئەو سەعاتەی کە لە هاوردەی وڵاتانی دەرەوەیە وەکو بڵێ ئەڵمانی تێدایە هۆڵندی تێدای ئیتالی تێدایە هەر یەکە مەنشەئەکی هەیە موافقاتی دووەلی خۆی لەسرە ئەو سەعاتە ئەپروف کراوە بەڵام ئەو خاڵکەی کە باسی سەعاتەکە دەکەت سەعاتەکە میکانیکیە مشکلەکەمان لەوەیە سەعاتەکە میکانیکیە زۆر جاری دەبینی ئەمە لە ڕێژەی ئەژمارکردنی سەعاتەکەش 5 مکعبمان تقریبا دەتوانین بڵێن بە بەلاش داناوە بۆ ئەوەی ئەو فەرقە هەوایی کە باز دەکە هاوڵاتیان تێدا ئەوە کێشەکەیەتی مەسلەی خارەی باسی دەکات دەرێت 35 دلار سەعات هەیە گرانتریش ئەگەر ئەمن بە 35 دلارەکە بۆ هاوڵاتیان کە بیهینەمە ئێرکوانە ئەو 45 دلار دەچیتە نێزگەی 800,000 کابرای کۆمپانیا شتێک بایەتە سەری گرانتر ڕاوە دەستی بەڵام ئێستا وەکو بەرنامە دەمانوێت سەعاتی سمارت بینین بۆ هاوڵاتیان کە ئەویان ڕێژەی دقیقترە لە کێشەی هەوا ئەجینە ئەو سەعاتە ئەپروفی هەیە ئێستا لە زۆربەی وڵاتانی ئۆروپیش ئەو سەعاتە بەستراوە یعنی ئەو سەعاتەی ئەمە هینایتمانێرە لومە دروست نەکراوە بۆ هەولێر بەڵکو لە وڵاتانی ئۆروپی ئەو سەعاتە بەکار هاتووە ئینجا داخلی هەرێمی کوردستان کراوە دوای مسادقە لەسەرکردن بە دوواداچوونمان بۆ کێشەی بەشێک لە هاوڵاتیان کرد بەڵام دەرکەوت لەم بە دوواداچوونە بەشێک لە هاوڵاتیان کەم تەرخەمن
بە پاراستنی سامانی گشتی بە تایبەت ئاو ئەوەی ماوەتەوە بڵێین پابندبوونی هاوڵاتیانە بەڕێنمایەکانی حکوومەت بۆەوەی دەست بە ئەو بگرن بە پێچەوانەوە لە 21 هەر هاوڵاتیەک پێوەر و بارکۆد نەبەستێت ئەوە 800,000 دینار مانگانە پارێ ئاوی بۆ دەگەڕێتەوە بە هیوای سەلامەتی بۆ کوردستان و ئابووری کوردستان تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە کامەران بن.